بله. وەکو خۆتان دەبینێنەوە لە میانەیە و 6 مانگی ڕابردوودا لیجانی ئابووریمان نزیکەی 700 دەرچوونیان هەبووە لە میانەیە و 700 دەرچوونەدا دەستیان گرتووە بە سەر 88 تەن مەوەدی ئەکسپایر و تقریبا 20,000 لیتری کە خۆتان دەزانن ئەوە پێینی شری کیمیاوی بوو و 63 تەنی کەش باقی شتەکانی ترە مەوەدی خۆراکیە کەلوپەلی ترە برنجی بەسەرچوو بووە هەموو کەلوپەلە خۆرەکانی ترن کە کۆی گشتی دەکاتە 88 تەن کە دەستی بەسەرداگیرەوە لەو میانەشدا جگە لە دەست بەسەرداگرتنی ئەم هەموو کەلوپەلانەدا نزیکەی 10 میلیۆن غەرامەت و پێبژاردن هەبووە لەو ماوەیەدا 102 حاڵەتی بەرهەنامەمان هەبووە لە هاوڵاتیان وەرگیراوە کە پابند بن بە ئەوانە و هەشت لاشێ ئاژەلیان کە لەناو بردووە لەو ماوەیە لە کوشتارگاکاندا و جگە لەوەی کە دەبینی 4 کیسیشمان ئێستا لە محکەمەیە کە درایتە محکەمە و چەند شوێنێکیش داخراون حەقیقەتەن